كاكنر وەزەتان براجان ببرە بەخواشانم پێ نییە بە ڕێگاومەگە و ماڵەوە گەدوای ساکەین بەسەر چاو لۆ ئەی بۆ کردت وەڵای هەروە توزام لە کێشێکی زەڕوو بێت تاگە باگەوە ماڵەوە بەسەر ئەی کو دەزانی زەرور نییە وەڵاهی نازام نامەیە کاتی بودم زام چێ لە خزمەتە باشە کاکونەرە تو لێ بەسەر چاو بەخوا یەک دقە بابا شانت پێ بە قوربان قەتە بوو قەتە بوو قەتە دەکەین بڕات بێ ئێستا یاسایەک بەڵێ الحکم هونەر جەمال گوتەبێژەکەی وەزارەتی دارایی ئەتوو دوێنێ وتت ئەوە دەنگەکەت هەیە کە دوای ئەوە شعن دەکەی مۆبایلەکەت ئەوە تەلەفۆن دەکەی وەڵام تا ئێستا نەتکردی و دەشزانم ناکەیەوە ئەزانی بۆ لەوەر ئەوەی ئینسانێک نەماینە چ بە خۆ چ بە ئاوات شێخ جەناب چ بە هەموو بزوتنەوەکەی کە 500,000 خەڵکتان فریدا فێڵتە لەو میلەتەنێک بەتەی کرد ئاوە کۆمەڵێکتان مشەخۆر لەسەر قوتی ئەو خەڵکەی ئەو ژیانە هەتانە لەسەر بوونە کۆیلە و ئەو ژیانە ڕەفاهیەتی لە خۆتان دروست کرد لەسەر قوتی ئەو خەڵکەیە ئەو قسانم هەلوتونی لە ئاواتی شێخ جەنابیشە کە مێژوو خاڵە شەهابیشی قێزەوەن کرد لەبەر ئەو ئێستا ئەنگۆ بوونە بڵنگۆی ئەو چەتانە و ئاوا ئینسان ئەو کۆن ئێوە ئاوە پرسیارتان نە خەڵک دەکرد بەس ئێستا سەنگەر ئاوە گۆڕایە بە خۆت و هەموو گۆڕان ئەمن یەک کەسم پێ نەژیرا لە 2 ساڵی ڕابردوو لەبەر ئەوی هیچ قسەتان پێ نەمایە لەبەر ئەوەی خۆتان دۆڕاندیە بەهەرحاڵ ئارەزووی خۆتە براکەم جواب دەدەنەوە ئیشی من ئەوەیە ئەوە دەمامکتان هەڵبدەینەوە بە خەڵکتان بڵێن ئەوە گۆڕانەکەیە ئەوە ئەو مەخلوقانەیە کە قسەی بریقەداریان دەکرد لۆ مێژوو بە مێژووتان بناسیێنن پیرۆستان بی ئەو کۆی لە بوونە بە خۆت و بە ئاواتی شێخ جەنابیشتەوە باشە